سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویستی بەرنمەکانی ئاسۆی بەرابەری. خۆشحاڵین جارێکی تر بە بەرنمەی ئاسۆی بەرابەری دەبینە میوانی ماڵەکانتان. ئازیزان، بۆ بەرنمەیە ئەم هەفتە بابەتێکمان هەڵبژاردووە سەبارەت بە توندوتیژی بەرامبەر بە ژنان. توندوتیژی لە دژی ژنان دیاردەیەکی جیهانیە کە بەردەوام لەسەر ژنان بەڕێوە دەچێت. ئەمڕۆکە کە شاهدین قانون یاسا دژ بە ژن لە وڵاتانی ئیسلامی وەکو ئێران، ئەفغانستان، سومالی، عەربستان و باقی شوێنەکانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە یاساکانی بە پێی ئەحکامی شەریعی ئیسلامی داڕێژراوە، ئەم ئەحکامە بە ئیجرا دەبێت و ژنان بە زاڵەمانەترین شێوە توندوتیژیان پێدەکرێت. ئەم نابەرابەری و جیاوازیە ڕەگەزیا لە نێوان ژن و پیا و هەر لە هەمان سەرەتای ژیان کە منداڵ لە زگی دایکیدایە تا گەورەبوون لە بنەماڵە و کۆمەلگاتە دەبینرێت و بەڕێوە دەچێت. مەزهەب وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی تێکەڵاو بە قانون و یاسا دەتوانێت شکل و شێوازێکی زۆر لە خۆ نیشان بدات و لە هەر دەورەیەکدا بە پێی بەرژەوەندی خۆی و نظامی حاکم هەڵسوکەوت بکات. یاسای زاڵبوونی پیاو بەسەر ژندا و پیاومەزنی لە کۆمەلگای چینایەتی لە بەشێکی گەورەی جیهان و بە تایبەت وڵاتانی کە لە باری فەرهەنگی و ئابووری فەقیر و داڕوخاون بە زەخی بەرچاو دێت و دەبینرێت و لە ژنان قوربانی دەگرێت. ئێستا ئێمە بۆ باسی زیاتر لەسەر ئەم بابەتە دەچینە لای میوانی بەرنمەکەمان هاوڕێهێرۆ خۆسرەوی نووسەر و چالاکوانی سیاسی کە لە ڕێگەی ئسکایپەوە میوانی بەرنمەکەمان. فەرموون بۆ بینینی ئەم بەرنامەیە. هاوڕێهێرۆ، ئەم کاتت باش، زۆر سپاس بۆ ئامادەبوون و بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری ئێمە. زۆر سپاس هاوڕێگیان، خۆشحاڵم کە توانیمە بەشدار بووم و خۆشحاڵم کە سەکۆیەکی وا هەیە ئینسان بتوانێت خۆی دەرببڕێ و لە ئەم بابەتانش بخرێنێت سەر بەرباس و قسەیان لەبارەوە بگرێ. زۆر سپاستانەکەم. هاوڕێهێرۆ، پرسیاری یەکەمم ئەوەیە کە توندوتیژی بەرامبەر بە ژنان فرمەکان و فرمە جۆراوجۆرەکانی چین و ئێوە چۆن پێناسەی دەکەن؟ توندوتیژی لە ڕاستیدا وە پێداویستیەکە وەکو هەلومەرجێکی گرنگە بۆ هەموو کۆمەڵگایەک. هەموو کۆمەڵگایەک بۆ ئەوەی بتوانێت ئەو نۆرم و ئەو نەزمەی کە خۆی هەیەی بتوانێت ڕای بگرێ، پێویستی بە جۆرێک لە جۆرەکانی توندوتیژی هەیە. ئەگەر ئێمە بەر لەوەی باسی مەسەلەی ژن بکەین، توندوتیژی بەرامبەر بە ژن، پێویستە سەرتا لە توندوتیژی تێبکەین کە چۆن پیاداکرێ و فۆرمە جیاوازەکانیشین. لە هەموو کۆمەڵگایەکە بە شێوەی جۆراوجۆر توندوتیژی هەیە، بەڵام زۆر کات هەیە ئەم جۆراوجۆریە باسی لێ ناکرێت و تەنها یەک جۆر فۆرمی توندوتیژی بەردەوام بازەکرێتەوە و بازەکرێتەوە و تەنها یەک بکەری توندوتیژی بازەکرێت. لەمەوە پێویستم بەوە هەیە سەرتا باسی فۆرمەکان بکەم لە دوو ئاستی جیاوازە، لە ئاستی گەورەیە کە پێ بڵێ ماکرۆ لە تەواوی کۆمەڵگایە و دواتریش لە میکرۆە، یعنی لە ئاستێکی بچووکترە کە لە نێوان کەسەکانە ڕووەدا، کە لە نێو پەیوەندی کەسەکانە چۆن ڕووەدا و چۆن ئەم توندوتیژیە دروست دەبێت. ئەگەر سەرتا لەسەر ئاستی نزمە بدوێن وەکو پێناسەباوەی کە بۆ توندوتیژی هەیە، توندوتیژی پراکتیکێک کۆمەڵایەتیە، پیادەکردنێکی کۆمەڵایەتیە کە ڕوئەدا لەناو ئەم پیادەکردنەشە پەیوەندیەک هەیە، پەیوەندی دەسەڵات کە تێیدا کەسێک باڵا دەستە و ئەوی تر ئەبێ بە ژێر دەستە، ئەوی تر بێ بە چەوسێنرا و یەکەمیانە بێ بە چەوسێنەر. لەم پەیوەندیشە کە بکەر و بەرکەوتەیەکمان هەیە، هەمیشە
فۆرمی توندوتیژێک فۆرمێکی ڕاستەوخۆی هەیە، یعنی برینداربوون و ئەزیەتبوونێکی جەستەیی تیا دروست ئەبێ. لەمەوەیە کە زۆر کات توندوتیژی هەر ئەم وێنە باوە هەیە بۆ توندوتیژی و هەر ئەمە بەکاردێت. ئیتر لەمەشە زۆر کات ئێمە توندوتیژی ئەبینین کە بەرامبەر بە ژنانکراوە کە پیاو لەناو سیستمێکە کە پیاو تایە باڵا دەستە بەردەوام فۆرمی جیاوازی پیاو ئەنوێنرێتەوە تایە پیاوی توندوتیژ پیاوی کە توانێت ئەوە هەیە کۆنتترۆلی کۆمەلگا بەدەستەوە بگرێت توانای ئەوە هەیە نەزمی کۆمەلگا ڕابگرێت و هەموو شتێک لەو نەزمە کۆ بکاتەوە بۆ نمونە کە کێشەی شەرەفمان هەیە پیاوە دێت ژنێکە کوژێت بەرامبەر بە ژنێک توندوتیژیەکە بۆی ئەو نەزمێک کە بۆی دانراوە وەکو پیاو بهێنێتەوە هەمان ئەو نەزمە و ڕای بگرێت بیپارێزێت. جا لێرەیە لە توندوتیژی لە ئاستی نزمە هەمیشە ئەم هینە ڕوئەدا ئەم لەم پەیوەندی هەیە، بەڵام زۆر کات هەیە ئەم توندوتیژیە وردە وردە بەرەو لایەنێکی تریژ ئەڕۆ مەسەلەی سێکسوالیتە کە زۆر کات هەیە کەسێک نەک هەر تەنیا وەکو جەستە ئەزیە دەکرێت بەڵکو تەجاوزی پێکرێ و لە لایەنی ڕۆحی و لە لایەن دەرونیشەوە ئەم ئەزیەت و هینە تایە گەشایەکە بە حاڵتێکی تراومایان حاڵتێکی دەرونی ناخۆشکە ئاسان ناتوانێت لی دەرباز ببێ و ئەم جۆری توندوتیژیانە کە بەردەوام بەرهەمهێنرێنەوە سیرەکەن لە فۆرمێکی تری توندوتیژیەوە سەر چاوەی گرتووە کە بە جۆرێک زیاتر خۆراکی پێدا ئەم توندوتیژیە بەرهەم بهێنرێتەوە. ئەویش توندوتیژیە لە ئاستە گەورەکەیە لە ئاستی ماکرۆیا کاگەر سێری بکەین ئەویش ئەو توندوتیژە پێکهاتەیانن کە لە کۆمەلگایە دروزە بن، یعنی ئەو سترکچەرانی کۆمەلگاکە لە دام و دەستگاکانەوە دەستگاکانی پۆلیسەدا هەموو ئەو بڵێن ئەگەر بژڵێن مزگەوتەکانن هەموو ئەو شێوانەی کە ئەو بوار و ئەو پێکهاتانی کە کۆمەلگایەک پێکهێنن ئەم توندوژێ لێرە ڕوەدا ئەم توندوژێ دواتر لە نەزمی گەورەیە بکەرەکە دیار نییە بکەرەکە وردە وردە بەرەو نادیاری ئەڕوا بەڵام بەرکەوتەکان هەمیشە ئەبینین بەرکەوتەی زۆر ئەبینین بۆ منە پیاوێک کە دێت کچەکەی خۆی کوژێ لەبەر ژێر ناوی شەرەف و لەژێر ئەمهینە تەنها بکەرێکی سادە نییە نی بکەرێک نییە کە خۆی با بۆ قەنەعەتە گەیشت بێت کە بێت کچەکەی بکوژێ بەڵکو ئەو نەزمێ ئەو پێک هاتانی کۆمەلگا بکە بەردەوام کۆمەڵێک شتیان خۆراک پێداوە کۆمەڵێک شتیان بەرهەم هێناوەتەوە ئەو عقڵەتیان لە ذهنی ئەو کەسایە دروست کردووە کە بێت کچەکەی خۆی بکوژێ. ئیتر ئەم جۆرە توندوتیژی وردە وردە لە بە شێوازی جۆرا و جۆر خۆراکی پێدر لە ڕێگەی نایەکسانیەوە لە ڕێگەی فۆرمی باڵا دەستیەوە کە کەس شتێکی ترزاڵەکرێت بەسەرێکێکی ترا یاخود نایەکسانی ئابووری کە کۆمەڵێک کەس تەواوی ئابووری بەدەستەوە گرن و دەسەڵاتێکی ڕەهایانە بێ و کۆمەڵێکی تر بێبەژەکە لەو مەسەلەیە وردە وردە لەم نایەکسانیانە و کە دروزە بێ ئەم نایەکسانیانە وردە وردە فۆرمەکانە گۆڕتر بەرەو فۆرمی توندوتیژی لێەوە توندوتیژی بەرهەمهێنرێ. لەگەڵ ئەمەشە ئەم توندوتیژە پێک هاتەیانە وردە وردە ڕەنگی کولتوری ژوەرەگرن، ینی سیرەکەین بۆ نمونە کولتوری ئەگەر بین باسی کۆمەلگای کوردی بکەین جۆرە کولتورێک دروست بووە هەتا کولتورێکی ژن کوشتن دروست بووانی ئەوش شتێک نییە کە شتێکی تەواو وجودی بێ یاخۆت شتێک بکە لە سروشتی کوردبوونەوە ڕوویداوێ بەڵکو شتێکەکە ئەکرێت لە هەر کۆمەلگایەکی تریشە ئەم جۆرە بە کولتوربوونی توندوتیژیە ڕوو بدە بەڵام لێرە مەسەلەکە ئەوەیە کە لەو کۆمەلگایە بەردەوام لە ڕێگەی دام و دەستگاکانەوە هەموو بوارەکانی ئەو کۆمەلگایە هەموو ئەو پێکهاتانی ئەم کۆمەلگایە ئەم توندوتیژیە سنترال کراوە ینی بۆ بە نەزمێک بۆ بە جۆرێکی ژیان بۆ بە کولتورێک ئیتر ئەم کولتورۆی لە هاتووەی تر بووە بە وەکو جەژن گرتنێک هەر ڕۆژە بینی ژنێکە کوژرێت لە ژێر ناوێکە هەر ڕۆژە بە بیانوێک هەر ڕۆژە بە ناوی جیاوازبوونی ئەوی ئەو ژنە یاخود بە جیاوازبوونی فلان کەس ژنێکە کوژرێ. بەڵێ هاوڕێ هێرۆ تێمە سەر ئەو پرسیارێکە بۆچی ژن کوشتن بەڵام پێم خۆشە لێرە کە بەحسەکەمان لەسەر توندوتیژیە دواتریش تێمە سەر ئەو پرسیارەکە لەسەر بۆچی ژنان دەکوژرێن پرسیارێک لێرە دروست دەبێت کە
تند و تیژی خۆی بۆ خۆی ناوەکەی هەر ئینسان کە ئەیبیستێ حاڵەتێکی زۆر ناخۆشی هەیە و بەڵام ئەگەر بەرامبەر بە کەسێ بەرامبەر بە ژنێک تند و تیژی دەکرێ ئاسەوارهایەکی هەیە ئەو ئاسەوارە دەرونیە ئێوە خۆتان چۆن پێناسی دەکەن و چۆن ئەڕوانن بەو مەسلەیە؟ ئەو ئاسەوارانە زۆرتر لە چونکە ینی ئینسان بوونیەی جۆرێکەکانی تەنها جستەیەک نییەکانی جستەیەک بە ئیش بکات بەڵکو ڕۆح و ڕەوانیشی هەیە کە لە هەست و سۆز و ئەمانە پێکاتوە کە هەست بە شتەکانەکە یعنی تۆ دڵت خوورپاکە بۆ هەندێشت بەڵام لە ئێمە لە کۆمەڵگایەکەین بە تایبەتی لە سیستەمێکیان کە هەستەکان بە تایبەتی مەسلەی خۆشویستن مەسلەی گرنگی پێدان مەسلەی ئاگابوون لە یەکتر ینی ئەو خۆشەویستی ئەو سۆلیداریتیە کە نێوان ئینسانەکانە هەیە وردە وردە بەرەو فۆرمێکی عەقڵانی ئەڕوا بەڵام نەک عەقڵانیەکی لەسەر بنەمای عەقڵانیەت بەڵکو لەسەر بنەمای کالکولیشن وشەکە بە کوردی بۆم نایەت لەسەر بنەمای ئەوی کە ینی ئێمە هەموو شتێک لێکدانەوەی بۆ بکەین بەپێی ویست و قازانج و هینی خۆمان ئەم عەقڵانیەتە وای لێ کردووەکانی خۆشەویستیش هەستەکان ینی گرنگی بە هەستەکان نەدرێ بۆیە کە سێرەکە ئەم ژیانە بەردەوام بەر ژن یاخود بەر هەر بەرکەوتەیە کە بەر ئەم تند و تیژیاکەوە بە دڵنیاییەوە ینی کاریگەری و ئاسەواری خۆی جێ هێڵە لەسەر ئەو کەسانەیە بەڵام لەبەرەوەی زۆر کات هەیە هەر تا تند و تیژیەکە ناویان ناهێنرێ چونکە ئەو نەزمە ڕێگەت پێنادا ئەو نەزمە بۆ نمونە تۆگەر لای خۆمان هەتا کەس نییە جورئەتی ئەوە بکە کە بڵێ فلان کەس تەجاوزی پێکردم فلان کەس تند و تیژی بەرامبەرم نواندووە چونکە نەزمەکە ڕێگەت پێنادا و تو ئەگەر قوربانیش بووی بەڵام ئەگەر داوای مافی خۆت بکەیت داوای ئەوە بکەیت کە بڵێ من تند و تیژیم بەرامبەر کراوە ئەو کەسی تند و تیژکارەکەیە مەڵام هێشە بەرگری لە ئەو کەسی تند و تیژکار ئەکرێ و بەرکەوتە هەمیشە سەرزەنشت ئەکرێ بەرکەوتە هەمیشە هۆکاری جیاوازی بۆ هێنرێتەوە کە حەقی بوو ئەم تند و تیژیەی بەرامبەر بکرێت ئیتر ئەمە وای لێ دێ کە کەسی بەرکەوتە هەتا ئامادە نەبێت ئەو شتی کە بەری کەوتۆ کارگەیانی کە لە وجودی تیای دروست بۆ بتوانێت دەری بۆ ڕێبیهێنێتە دەرەوە لەمەشەوە کەوای لێ دێ بەرەو حاڵتێکی تراوماش ئەڕوانیەوەی کە زۆر کات هەیە لە درێژمەودایە ئەم وەکو نەخۆشیێکی دەرونی کەوێ و دەروی ببڕی و ئەمەش لە هەر کۆمەڵگایە وەکو مەترسێکی تەواو ئەبێنرێ کەیتر ئینسان لە بوونی خۆیەخرێدا ئەماڵرێ لە ئەو بوونێکی هەیەی لە هەست و سۆزەکانی وردە وردە ئینسانێکی خاڵی یان ئینسانێک لە پڕ لە ڕق و کینە دروزەکرێ ئەمە بڵین ئەکرێت زۆر لایانی تریش هەبێ بەڵام من وەکو بواری خۆم وەکو شارەزایی خۆم زۆر لەسەر لایانی دەرونی من هینم نییە بەڵام بەپێی توێژینەوەکان کاریگەری زۆر خراپجێ هێڵە لەسەر دەرونی هەر کەسێکە و ئەوەش کێشەکە لە کۆمەڵگای ئێمە ئەوەیە کە زۆر کات هەیە بەرکەوتن نادوێرێ ینی بە هەموو شەوەیەک بەربەست لە بەردەمیا هەیە کە ناوێرێ بڵێ من تند و تیژیم بەرامبەر کراوە هەرەوە ژوای کردووە کە زۆر کات ئێمە هەست پێ نەکەین کە تند و تیژی لە کۆمەڵگایە ڕووەدا ینی ئەو شتە نبینین کە تند و تیژی هەیە بەڵام لە کۆتاییە بینین بە مردنی کەسێک کۆتایی پێدێ هەموو فۆرمەکانی تری تند و تیژ ئەشاردرێتەوە بەڵام لە کۆتاییە بە مردنی کەسێک کۆتایی پێدێ و ئێمە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان لە میدیاکانە بەرگوێمانەکەوێت بەڵێ هاوڕێ هێرۆ لێرە با من پرسیارێکم دەور و نەخشی بنەماڵە چۆن دەبێت ئەگەر کەسێک تند و تیژی بەرامبەر دەکرێت ئەگەر بنەماڵە پاڵپشتی بن پێتان وایە ئەو ئاسەوارەکان کەمترە بێتە و کەسێک لە باری دەرونیەوە بەدڵنیاییەوە ینی بۆ هەر حاڵەتێک ئێمە ئینسان بوونەوەرێکی تەواو کۆمەڵایەتی ینی هەر شتێک کە ڕووەدا پێویستی بەوەیە لەگەڵ کەسێکی ترە بیخاتە قسەوە لەبارەوە بتوێ زۆر کات هەیە ئێمە تەنها یەک دانە
نیگامان هەیە بۆ شتەکە تەنها بە یەک ڕوو لە مەسەلەکە ئەڕوانین بەڵام کاتێک کە دەرفەتی ئەوە بڕەخسێ لەگەڵ کەسێکە ئەو مەسەلەیە باس بکرێ ئەو مەسەلەیە بخرێتە گۆ ئەم شتە واکاکانی دەرفەتێک ئەخۆڵقێنێ کە تایە ئەم جۆری بەرکەوتەیە ئەم حاڵەتی توندوتیژەی کە لە ئینسانە بە جۆرێک ئەمێنێتەوە وەکو شتێکی ناوەکی تایە ئەمێنێتەوە ئەم هینە ئەبێ بە دەرفەتێک بۆی بتوانێت دەرببڕدرێ ئەوەڵجار دوایەوە لەبارەیەوە قسە بکرێ و هەندێشتی بۆ بدۆزرێتەوە کە چۆن بەرەنگاری ببێتەوە ینی ئینسان لە دۆخێکی وەکو جەنگایە یعنی تۆ بەردەوام بەرتوند و تیژیەکەویە پێویستیت بەوە هەیە کە بەردەوام هەوڵ بدەیت بەرگەی ئەو حاڵەتانە بگریت هەوڵدەی بتوانی بمێنیتەوە و ئەگەر خانەوادەیان بنەماڵەیەکی وا هەبێنی کە کەسێک ناو خانەوادەیە تووشی حاڵەتێکی لەم شێوەیە بێ خانەوادەکە پشتیوانی بن و ببن بە شوێنێک ئەم کەسە بتوانێت خۆی تیا بدۆزێتەوە بەدڵنایەوەنی بەرەو حاڵتێکی باشتر ئەڕوا یان چونکە ئێستا بۆ نمونە مەسەلەی تێراپی یان مەسەلەی ئەو شەڵتەر و هینەکانیش هەر ئەم ڕۆڵە ئەگەیاڕن چونکە لە زۆرێک لە خانەوادەکان ئەو دەرفەتە ناڕەخسێنن لەناو نەزمێکی زۆر دەقبەستووان کە کەسی بەرکەوت ناوێرێ ینی ئەتا ناتوانێت قسە بکات لەو بارەیە و مەجبورە هەڵبێ لە ماڵەوە چونکە هەر قسەکردنێک ڕەنگە بە کوشتنی تەواو ببێ نابن بە پشتیوانی نابن بە هاڵسۆزی ئیتر لەمەوە کەسەکە ناچارە شوێنێکی بەدوای شوێنێکی ترا بگەڕێ بەدوای شوێنێکی ترا بگەڕێ کە بتوانێت قسە بکات بتوانێت خۆی دەرببڕێ بتوانێت ئەو شتێکە تایە کۆبۆتەوە بە شێوەیەک لە شێوەکان دەرببڕێ ئەوە زۆر گرنگە ئەگەر بتوانێت خانەوادە بێکەوە کێشەکان حل بکەن بێکەوە بتوان ئەو دەرفەتە بخوێنن بۆ قسەکردن بۆی لەگەڵ یەکترا دوان بەڵێ بۆیە ئەو پرسیارم کرد بۆ نمونە لە ئێران کە حکوومەتی ئیسلامی حاکمە و ئیسلام حاکمە ژنانێک کە لەلایەن هاوسەرەکانیان و توندوتیژیان پێگرێ پەنابن بە بنەماڵە بەڵام بنەماڵە لەوێ ئەویش دووبارە ئێژێ ئەو شتە بێ داپۆشرێت و ئەوە شوتە و ئەوە حەقی خۆیەتی لێرە ئەم ژنە دووبارە توندوتیژی بەرامبەر دەکرێت لەلایەن بنەماڵەوە ئەوە لێرە دووبارە لەوانەیە خۆی بکوژێ هەر بە قەڵ ئێوە خودکوشیەکە یان خۆسوزیەکە ئەمە نمونەهای بەرچاوێکە کە لەوانەیە لە لای ئێمە لە ئێران زۆر بەرچاوە. پرسیارێکی ترم ئەوەیە کە چه شتێک ئەوێتە باعیسی ئەوەی کە زیادبوونەوەی توندوتیژی یان مانەوەی توندوتیژیە ئەمانە چن ئەو ئەوامڵی کە ئەو نەبایسیەوەی کە ئەم توندوتیژیە بمێنێتەوە چین بەڕای ئێوە؟ خۆی لە ڕاستیە زۆر کات ئەوەی کە ئێمە تەجروبەیەکەین ئەوەی کە ئێمە بەردەوام ڕۆژانە ئەزموونیەکەین نەزمێکی زۆر پیا و سالارە ینی نەزمێکە کە جۆرە پیاوێتیەک ینی منەوە ناڵم کە هەموو پیاوەکان پیاو سالارن بەڵکو جۆرە پیاوێتیەک لە ناو کۆمەڵگایە دروست کراوە ئەم جۆرە پیاوێتیە واکە کە بەردەوام دوو نۆرم بەردەوام بەرهەم بهێنرێنەوە جۆرێک ژنانەیی بوون و لەگەڵ جۆرێک پیاوانەیی بوون ئیتر ئەمە وای کردووە ئەم بەرهەمهێنانەوەی و ئەم بەردەوام دروستکردنەوەی ژن بە کۆمەڵێک خەسڵەتەوە و دروستکردنەوەی پیاو بە کۆمەڵێک خەسڵەتی ترەوە ئەمە وای کرد ئەم پەیوەندیانی هیچ گۆڕانکاریکی وای بەسەرانەیەت هەر بەردەوام ئەم پەیوەندی بەردەوام لە بەرهەمهێنانەوەیە بێ خۆی تەواوی ئەم هینەش بۆ مەسلەیەکی ترە گەڕێتەوە مەسلەوەی کە مەسلەیەکی دژەژنیە ینی عەقڵەتێکی سێکسیستی هەیە کە پێی وایە ژن جۆرێکی ترە و پیاو جۆرێکی ترە هەر ئەمە وای کردووە کە بەردەوام ئەم سیفەتانە دروست بکە بۆ نمونە بۆ ژنان کۆمەڵێک سیفەتی ناسک کۆمەڵێک سیفەتی میهرەبانی کۆمەڵێک ئەم سیفەتانە بەردەوام بەرهەمهێنرێتەوە کە ژن ئەبێ بەس ئەوە بێنی هیچی تر نەبێ و پیاویش بەردەوام هەروەی کە زۆر کات هەیە بینین ئەڵێ
پیاوە بێ پیاوانە بێ پیاوە بێ تون و تیژ بێ پیاو ئەبێ ڕق بێ ئەبێ خاوەن قسەی خۆی بێ ئیتر هەرمە وای لێ کردووە کە بەردەوام ئەم تون و تیژیە بە شێوازی جیاواز بەرهەم بێتەوە بەڵام هەمان فۆرمی تون و تیژیە فۆرمی تون و تیژی پیاو بەسەر ژنە بەڵام پیاوێک جۆرە پیاوێک چونکە لەناو ئەم نەزمی پیاوێتیەشە کۆمەڵێک پیاوێتر هەیە کە زەرزەکێشن کۆمەڵێک پیاوێتر هەیە کە ناچنە قاڵبی ئەو پیاوێتیەوە بەڵام ئەوانیشی تر بوون بە بەشێک لە قوربانی بوون بە بەشێک لە یان ئەوەی کە بە نائاگایی لە ناهۆشیاریانە ئەوانیش خەرکی بەرهەمهێنانەوەی ئەم جۆرە پیاوێتیان و ئەمەش واکە کە بە جۆرێک هیچ گۆڕانکاریەکی ڕێشەیی دروست نەبێ لە کۆمەڵگایە بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر کات هەیە کە ئەگەر هەوڵێک بۆ گۆڕانکاری بدرێ هەوڵێک بەتایبەت لە ناو بیر و فکرە چەپەکانە کە بەتەواوی لە دژی ڕێشەکانی تونند و تیژین بەتەواوی لە دژی ئەو پێک هاتانن کە ئەو تونند و تیژیە بەرهەمهێنێ زۆر کات هەیە لەو سیستەمە ئەو یانە سیاستە نیوەلیبراڵی کە لە ئێستامانە هەیە زۆر کات هەیە پێناسەکانی تونند و تیژی پێچەوان ناکرێتەوە بۆ نمونە ئەکتی شۆڕش ئەکتیەوەی کە دژی ئەو سیستەمە بوەستیتەوە ئەمانە ئەمە بە تونند و تیژی حسابی بۆکرێ ئەمەش وەکو تونند و تیژی دەئەنرێ کە تۆ دژی ئەو نەزمە پیاسالارێتیە دژمی ئەو جۆرە پیاوێتیە دژی ئەو سیستەمە سەرمایه‌دارەی کە هەیە بوەستیتەوە ئەوە تۆش ڕاستەوخۆ بە تونند و تیژ لە قەڵەمەدرێ ئەگەر چی ینی تەواو پێچەوان هەیە بەڵام زۆر کات هەیە بینین بەهۆی ئەو سیاسەتێک کە بەتەواوی لە تەواوی جیهانە باڵا دەستە ئەم جۆرە پێچەوانەکردنەوەش دروست بۆ وای لێ کردووە کە ینی گۆڕانکاریەکی جدی ڕوو نەدات بەڵێ هاوڕێهێرۆی یاسا چەندە دەتوانێت دەور و نەخشی بێت بە هەمان شێوە یاسەر بەشێکە لە ئەو نەزمی کۆمەڵایەتی کە ئەویش بۆ خۆی بەشێکە لە بەرهەمهێنانەوەی ئەم توندوتیژی یاسەر بە خۆی جۆرێک لە توندوتیژیە ئەگەر ڕاستی بڵێن بەڵام یاسا ئەگەر یاسایەکی بە جۆرێک یەکسانی خواست و ڕزگاری خواست بێت بە دڵنیایی ئەتوانێت کاریگەری لەسەر ئەم جۆری توندوتیژە بە تایبەتی توندوتیژی پیا و بەرامبەر بەژنە بکە بەڵام بۆ نمونە ئەگەر ئێمە هەر لە چوارچێوەی یان لە بازنەی کوردستان ئەمانوێ قسە بکەین لە بازنەی کوردستانە و یاسایی کە سەردەستە و یاسایی کە پەیڕەوەکرێ لە کۆمەڵگایە و هینەکرێ تا ئەندازێکی زۆر لەسەر ئەو نەزمی ئاین هینکراوە دانراوە و لە زۆرێک لە ڕێساکانیە ئەم نەزمی ئاینە پەیڕەوە کرێت ئەگەر کوردستانی باشوور بگرین ئەگەر یاخود ڕۆژهەڵات بەنمونە وەرگرین هەمان ئەم شتە ئەبینین هەتاوی لە مەسەلەی میراتەکە مەهوی ژن کولەن بە شێوەیەکی تر دابەشکراوە بە شێوەیەکی تر ڕۆڵێکی تری پێدرێژن و هەتا لە مەسەلەی زەواژە لە مەسەلەی داواکردنی تەلاقە مافی ژن ئەگەر ئێمە سید لە یاسای هەموو ئەم هینانە بخوێنەوە ژن چ مافێکی هەیە چ ڕۆڵێک ئەبینێ و پیا و چ ڕۆڵێک ئەبینێ ئەلێرە ئەگەر ئەم هینانە بەراورد بکەین ینی بەراوردێک لە بینی ڕۆڵی ژن و ڕۆڵی پیا و یان ئەو نواندنەوەی کە لە ڕۆڵی ژن و پیاوە لە یاساکانە بەرجەستە ئاکرێتەوە ئەو ئەقلێتە سێکسیستیش لە پشتیەوە ئەبینین کە پێی وایە ژن یەکسان نییە بە پیاو ژن شتێکی ترە ژن بڵێن مرۆڤ نییە ینی جیاواز دەکرێت بەردەوام ژن جیاواز دەکرێت ئەمە وای کردووە کە ئەم جیاوازکردنەی ژنیش وای لێ کردو بەردەوام نایەکسانیشی بەرامبەر بکرێت ینی مافی بخورێت لە زۆر شیترە وەکو زیینەوەرێکی جیاواز لە قەڵم بدرێ بڵێ هاوڕێهێرۆ ئێستا پرسیارەکەم ئەوەیە کە لە پێشویشتاوتم حتممەەوە پرسیارەتان لە یەکەم کوشتنی ژنان لەژێر ناوی ناموس کە ئەمڕۆکەش زۆر بەرچاوە خۆشتان باستان کرد ئێوە چۆن پێناسەی دەکەن ڕاستی ئەگەر باسی ژن کوشتن لە ژێر ناوی شەرافە بکەین شتێکە دیاردەیەکە بۆ ئەوەی
ئەو واقعە ئەسڵەی کە هەیە بشاردرێتەوە، ئەو واقعی کە لە کۆمەڵگای بەردەوام خۆراکی پێدرێ و بەرهەمە هێنرێتەوە لە سیاسەتە، لە ئەو نەزمە سیاسی کە هەیە لە کۆمەڵگایە. ئەم واقعە ئەشاردرێت و پەردە پۆژەکرێ و ئەخرێتە مەسەلەیەکی زۆر تایبەتەوە، ئەوەی کە تەنیا لە خێزانە ئەم شتە ڕووەدا و لەژێر ناوی شەرەفە. هەر ئەم جۆرە بە تایبەتکردنەی ژن کوشتنە، ئەم بە تایبەتکردنەی کوشتن ینی بە جۆرێک ئەکەن حاڵەتێکی خصوصی سازی، نەگەوەی کە ڕەهەندێکی سیاسی هەبێ ژن کوشتن. ئەمە وای کردووە کە زۆر کات هەیە ژن کوشتنەکان زۆر بە ئاسانی ڕوو بدا و دواتر لەژێر ناوی پاکردنەوەی شەرەف، لەژێر ناوی پاکردنەوەی ئەو نەزمی خێزانەی کە هەیە، ئەو خێزانەی کە بە زۆر دروست کراوە، ینی جۆرە نەزمێکی خێزانیە کە لە واقع خێزان نییە و هاوسچووکە خێزانە بە هاوسۆزی و پاڵپشتی و پشتیوانی کردنی تیاابێ، ئەمە خێزانەگرێتەوە، ئەمە خۆشەویستی هەبێ لە ناو خێزانە، بەڵام جۆرە خێزانێکی تونند و تیر لە کۆمەڵگە ئێمە دروست کراوە و ئەم جۆرە کوشتنی کە خۆی لە ئەسڵە ڕەهەندێکی سیاسی هەیە کە سیاست بەشدارە لە ئەم جۆری ژن کوشتنایە کە بۆ ئەقلێتێکی تاو درێژنیش ئەگەڕێتەوە، بۆ ئەقلێتێکی تاو سێکسیستی ئەگەڕێتەوە کە پێی وایە ژن بوونێکی ترە، پیا ئەتوانێت کۆنتترۆلی ئەو نەزمە بکاتەوە، پیا ئەتوانێت شتەکان وەکو خۆی بهێڵێتەوە. ئەمە وای کردووە کە کوشتنەکان، ژن کوشتنەکان بخرێتن ژێرناوی شەرەفەوە بۆی بشاردرێتەوە و لە ئەکتێکی بچووکی سادەی نێوان دوو کەسە چەند کەسێکە سادە بکرێتەوە. بەڵام خۆی ڕاستیدا ئەم ژن کوشتنە تەواو سیاسیە، تەواو مەسلەیەکە کە ئەبێ سیاست، ئەبێ تەواوی کۆمەڵگا بەشدار بێت لە دژی وەستانەوەی، لە ئەوەی کە لە بەرامبەریدا بوەستێتەوە و کاری بۆ بکات و کار بۆ ئەوە بکە کە چیتر ژن کوشتن دروست نەبێتەوە، بەرهەم نەهێنرێتەوە. بەڵام ئەبینین ئێمە بەردەوام ئەم مەسەلەیە ئەکرێ بە شتێکی خێزانی، ئەکرێ بەوەی کە هەتا مەسلەی سزادانشە، لە مەسلەی یاسایە زۆر کات دەبینی کە باوکێک کچەکەی خۆی کوشت بێ، برایەک کچەکەی خوشکەکەی خۆی کوشت بێ، بە چەند ساڵێک ڕەنگە ئەسڵان هەتا زیندانیش نەکرێ، یعنی هەتا سزایەکی ژوەر نەگرێ بۆ ئەو هینە و لە ڕێگەی چەند شتێکی یاسایی بچووکەوە ئەو کەسە ئازاد بکرێتەوە، بێتەوە ناو کۆمەڵگا بە هەمان شێوە بەرە بە ژن کوشتنەکان و ئەقلێتی ژن کوشتنەکانی بدا. چونکە ژن کوشتن زۆر کات هەیە ئێمە ڕاستە هەندێک کەس بەڕاستەوخۆ ئەکوژێن، بەڕاستەوخۆ ئەمرن، بەڵام ئێمە هەموو تاکێکی ئەم کۆمەڵگایە بەر ئەم جۆرە توند و تیژیاکە. من وەکو ژنێک کاتێک کە ژنێکی تر هەواڵی ژن کوشتنێک ئەویستم، جۆرێک لە من کوشتنیشی تایە، یعنی کە منیش بەشێکم لێ ئەمرێ، بەشێک ینی ترس و تۆقینێک تیاما دروزە بێ کە منیش تر چیتر نەتوانم قسە بکەم، نەتوانم خۆم دەرببڕم، نەتوانم وەکو ئینسانێک کە بۆ نەتون و تیژین بەرامبەر ئەکرێت بێم ئەو شتە بڵێم، چونکە تر منیش ترسی ئەوم بۆ لا دروزە بێ کە ڕەنگە منیش سبەی بکوژرم. ئەم تون و تیژی هەم بەڕاستەوخۆیان بە ناڕاستەخۆ بەردەوام خۆراکی پێدرێ، بەرهەمە هێنرێتەوە کە لە سیاسەتە، لە یاسایە، لە هەموو بوارەکانی کۆمەڵگایە. بەڵای هاوڕێهێرە وەکو ئاخرین پرسیارم ئەوەیە کە بە بڕوای ئێوە ئەرکی سەرشانی هەڵسوراوانی بواری ژنان مەدەنی و حیزب و ڕێکخراوەکانی ناو کۆمەڵگا چییە؟ ڕاستی ئێمە هەمومان ینی وەکو تاک، ینی ئەگەر نینە سەر کۆمەڵە و ئەو ڕێکخرا و ئەو شوێنانی کە چالاکی سیاسی و کۆمەڵایەتیان تیاکرێ، هەر تاکێک لە کۆمەڵگایە بخۆی بەرپرسیارەتێکی هەیە، چونکانی هەر کێشەیەکە لەم کۆمەڵگایە ڕووەدا کێشەیەکی شەخصی نییە، کێشەیەکی تایبەت نییە، چونکە من وەکو خۆم یان ئەوان کەسی تر وەکو خۆی بە تەنها ناژی، ینی لە چوارچێوەیەکی دیاریکراوە ناژی کە تەنها بەس خۆی بێت و کێشەکانیشی بەس کێشەی خۆی بێ، بەڵکو ئەم کێشانە کێشەی هەمومانە،
کێشەی هەر تاکێکە کە بەرپرسیارەتی هەیە هەموو تاکێک ئەبێ ئەم بەرپرسیارەتیشی هەبێ بەڵام زۆر کات هەیە ئەم مەسەلانە زۆر کات سادا ئاکرێتەوە بڵێن ئەمە کێشەی شەخسی ئەمە کێشەی خێزانی و پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵام ڕێکخراوەکان و چالاکوانانی مەدەنی و سیاسی و کۆمەڵایەتی پێویستیان بەوەی ئەوانش زۆر بەجددی لەسەر ئەم مەسەلانە قسە بکەن و ئەوەی کە چۆن ئەم مەسلەیە ڕوو ئەدایان ئەوەی کە ئەوڵ جار ئێمە هۆشیار ببینەوە کە ئەمە چۆن ڕوو ئەدا ئێمە بەرانگاری چ شتێک ئەبینەوە ئێمە یعنی شتەکەش تەواو شخصین یعنی ئێمە پیاوێکە ئێمە لەجی ئەم پیاوە بین شەڕ دروست بکەین کە کارێکی کرد و بین لەجی ئەو هین بکەین و بین ناوی ئەو بێنین بەڵکو ئەمە سیستەمێک ئەمە پێویستمان بۆیە لەجی ئەو سیستەمە بە کۆی گشتی بەرەنگار ببینەوە ئەم سیستەمە هەموو لایەنەکانیشی بجوانین لایانی یاسا لایانی نایەکسانی کۆمەڵایەتیەکانە نایەکسانی ئابوووریەکانە کە زۆر شێوازی جیاواز بەرهەم هێنرێنەوە بوون هەر کاتێکە بینین بەتایبەت لە کوردستانی ڕۆژهەڵاتە کە لایانی ئابووری ئەوەندە خراپەکەوە لێدە مرۆڤ ناچارەکە بۆی کە بڕوە کۆڵبەری بکە هەر ئەوە وای کرۆ ینی کە بە جۆرە توندوتیژێکی تری بەرهەمهێناوە کە بگرێ بە مەسلەیەکی ڕێگە پێدراوە کە هەتا هەر کەسێک لەو ڕێگەیە بێ بکوژرێ ئێمە پێویستیمان بەوە ینی کە ئەو نەزمە ببینین ئەو کۆی ئەو نەزمە کە چۆن ئەم توندوتیژیانە بەرهەمەهێنێ و لەگەڵیشیا شێوازی جیاواز بین بەرەنگاری ببینەوە بۆ نمونە ئەکری ئەم بەرنامەیەکی لەم شێوە بخۆی یەکێک بێ لەو جۆر ئەکتانی کە دژی ئەم خاڵەتە ئاوەستێتەوە کە بین قسە بکەین بین لەسەر جۆرەکانی توندوتیژی قسە بکەین بیان خودت ڕێگەی جیاوازی تر بۆ نمونە لە ئەم ماوەی ڕابردووە کە کچێک بە ناوی ماریا کوژرا لەلایەن براکەیەوە چەند هاوڕێک و چەند کۆمەڵێک کەس هاتن ئەم گۆرانێکی کە تۆمار کرد بۆم گۆرانیان وتەوە ئەمە بخۆی بەشێکە لەوەی کە ئەکتێکە کە لە دژی ئەو هەژمون نەتوندوتیژێکی هەیە لە کۆمەڵگە ئەکتێکی ڕەنگە بچووک بێت بەڵام ئەکتێکی گرنگە کە بێکەوە ئێمە بتوانین بەرپرسیارەتیەک هەڵبگرین ئێمەش بڵێن ئێمە دژی ئەوەین ئێمە لەگەڵ توندوتیژەکانین یعنی هەروەی کە ئینسان بڵێ من ئیتر نامەوێت لەو بەرەیە بوەستم کە ئەم توندوتیژیە بەرهەمەهێنێتەوە ئەم بخۆی ئەکتێکە ئیتر ئەمە دواتر ڕیشایە کێشە و پەلە کێشە بۆ شوێنی تر و ئەتوانێت بە شێوازی جیاوازتریش بەرەنگاری ئەم توندوتیژیانە ببێتەوە بەڵێ جارێکی تر سپاس هاوڕێهێرە بۆ بەشداری لە بەرنامەی ئاسۆی بەرابەری ئەم هەفتەی ئێمە قوربانیتەوە خۆشحاڵ بووم بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەی ئاسۆی بەرابەری کاوت و وێژێک بوو لەگەڵ هاوڕێ هێرۆ خۆسرەوی چالاکوانی سیاسی و نووسەر هیوادارم کە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی خۆشەویست بێ تا بەرنمێکی تر و هەفتێکی دیکە ماڵاوە